بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێبێ کاتتان باش. پرۆگرامێکی دیکە ئێواری سلێمانی ئامادەیە بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک مەریوان حەمەعەلیمان کردووە کە بەڕێزیان کۆمەڵ ناسن. ئەمڕۆ لای ئێمەیە قسە و باسەکەین لەسەر گرنگی پێدانی پارتی دیموکراتی کوردستان لە بواری ڕۆشنبێری و کلتوریدا. کاک مەریوان سڵاو لێبێ بەخێربێ. مەمنونم بەخێربێ. کاک مەریوان پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەمەوە گەزاین کە ئەمڕۆ یادی 80 ساڵی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانە بۆ بۆنێمە پێمان خۆش بکە ئێواری سلێمانیش تایبەت بکەین بەو یادە پیرۆزە پیرۆزبایی لە بەڕێستان و هەموو کادیرە دڵسۆزەکانی پارتی دیموکراتی کوردستانەکەین بە خۆشمانەوە. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم پارتی دیموکراتی کوردستان لە مێژووی خەباتی خۆیدا چ ڕۆڵێکی گێڕاوە بۆ پاراستنی کولتور و ناسنامەی کورد؟ دەستان خۆش بێ، زۆر سوپاس بۆ دەرفەتە. منیش بە فرسەت ێزانم لێرەوە گەرمترین پیرۆزبایی لە کەس و کار و خانەوادەی سەربەرزی شەهیدان بکەم و پیرۆزبایی گەرم لە جەنابی سەرۆک بەرزانی هەم بە بۆنەی یادی دامەزرانی پارتی و هەم بە بۆنەی لەدایکبوونی کە بۆ ئەبێتە دوو ئەفسانە بۆ خەڵکی کوردستان. هیوادارم ئەم یادە ببێتە هۆی زیاتر سەقامگیری و پێکەوەی و یەکڕیزی خەڵکی کوردستان. بێگومان پارتی دیموکراتی کوردستان لە هەلومەرجێکا دامەزرا کە بارودۆخی کوردستان زۆر خراپ بوو و لە دوای شەڕی جیهانی دووەمەوە لە کاتی دابەشکردنی دەستکەوتەکانی زلێزەکان پارتی دیموکراتی کوردستان لە کوردستانی باشوور لە لێگرتنی سێ پارتی سیاسی تر و کۆمەڵی خەڵکی شۆڕژێڕ و نەتەوە خواست ئەم پارتە خۆی ڕاگەیەنێت و دروست دەبێت لەسەر دەستی باوکی ڕۆحی نەتەوەی کورد مەلا مستەفای بەرزان. ئەو لەوانەیە یەکێک لە سەڕی مانەوەی پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی ئەو تەمەنەی کە ئێستا 80 ساڵ تەمەنێتی لەوانەیە زیادەڕۆیی نەبێ ئەگەر بڵێم ڕەفیقەکانی پارتی دیموکراتی کوردستان یان نەماون یان زۆر لاواز بوون، بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە ئەخیر هەڵبژاردننی هەرێمی کوردستانە لەسەر ئاستی عێراق یەکەم بوو، یعنی زیاتر لە ملیۆنێ دەنگی بەدەستێنە. کەواتە ئەکرێت یەکێک لەو خاڵانەی کە پارتی هێشتۆتەوە وە گرنگ بووە بەلایەوە مەسەلەی پاراستنی کولتوری کوردستانە و کولتوریش بە مانە فراوانەکەی یەکسانە بە فەرهەنگ، ڕۆشنبیری و لایەنی کۆمەڵایەتی و سیاسی و دیبلۆماسی و هەموو ئەو لایەنانە ئەگرێتەوە کە پارتی دیموکراتی کوردستان تا ئێستاش لە سەرمەشقی ئەم بابەتەیە. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان و بزرات لە پەنجاکانە، پارتی دیموکراتی کوردستان گرنگی بە ڕێکخراوە جەماوەریەکانەدا بۆ ئەوەی لە ڕێگای ئەم ڕێکخراوانەوە وشیاری تاک و هەستی نیشتیمان پەروەری و ئەو شتانەی کە بۆ کوردستان و بۆ کورد گەشە سندوو ئەبن لە ڕێگای ئەم ڕێکخراوانەوە گەشەی پێبدا و گرنگی پێبدا و کاری لەسەر بکە. تەنانەت لەو کاتەیە بیری لەوە کردوێتەوە کە یەکێک لە ڕێکخراوەکانی کە یەکێتی قوتابیانی کوردستان بوو ببێ بە ئەندامی گەورەترین ڕێکخراوی جیهانی کە کۆمەڵەی خوێندکاران بوو لە جیهان. بۆیە ئەمانە هەنگاو بوون کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی سەقافی و کولتوری ناوێتی مافی ئافرەت
جگە لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی لە پەیڕۆ پرۆگرامی خۆی هەر لە سەرەتای دروستبوونی لە یەکەم پەیڕەوی ئیشارەتی پێداوە کە ئافرەت شان بەشانی پیا و خەباتەکە و تێ کۆشێ و حەقی بەشداریکردنی سیاسی هەیە کە لەوانەیە لەو سەردەمەیە بەشداری پێکردنی ئافرەت لە کۆمەڵگای کوردیش وەکو زۆربەی کۆمەڵگایەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەمنوع و قەدەغە بوو بێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەو دەرگایی کردەوە و هەر بۆیە ئەتوانم بڵێم کەڵەژنی گەورە لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە پێگەیشتن و دواتریش بوونە سەرکردە لە ڕێگای یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانەوە بە بەردەوامی پەیامی بۆ لاوان هەبوو بە بەردەوامی هەوڵیەدا کە لاوەکان بە هەستێکی نیشتیمان پەروەری ڕۆشنبیرانەوە بێنە ناو مەیدانەکان ڕاستە پارتی دیموکراتی کوردستان لەلایەک هێز و پێشمەرگە و شەڕ و بەرگریکردن بوو لە خاک و لە نیشتیمان و لە مانەوە بەڵام لەلایەکی تریش ئەو لایەنەی فراهم نەکردبوو تەنانەت پارتی دیموکراتی کوردستان بۆ شیارکردنەوەی تاگووە بۆ ئەوەی کە چیتر کۆمەڵگەی کوردی لە ناو ئەو زەلکاوی جوداخوازی ڕەگەزی و ئەوانەیە نەمێنێ بەڕەسمی مەسەلەی کوژانەوەی خوێن بە ئافرەت قەدەغە کرد گەورە بە بچووکی قەدەغە کرد ئەمانە بەشێکن لەو کولتورەی کە پارتی دیموکراتی کوردستان شێلگیرانە کاری لەسەر کردو ئیشی لەسەر کردو لایەنێکی تری کە بۆ ئێستاش گرنگی خۆی هەیە و لەسەر ئاستی دنیاش ڕێزێگیراوە مانەوەی ئەو پەیوەندیە ئاسۆییە ئەو پەیوەندی هاوسەنگەی کە لە نێوان نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستان هەیە پارتی دیموکراتی کوردستان داکۆکیکەری سەرسەختی مافەکانی نەتەوە و پێکاتەکانی تر بوون کە لە کوردستان ئاژیان بە مەسیحی و کلدانی و تورکمان و تەنانەت عارەبەکانیش پارتی دیموکراتی کوردستان پێی وابوو کاتێک کە چۆن ئێمە خاوەنی مافین خاوەنی حەقین ئەوانیش وەکو نەتەوە وەکو ئاینی جیاواز حەقی خۆیانە هەر ئەوەش بوای کردووە کە ئەگەر تەماشا بکەی لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە پێشمەرگە و کادر و تەنزیمی بە درێژایی مێژووی پارتی لە پێکاتە جیاوازەکان و لە ئاینە جیاوازەکان لە ناو پارتی دیموکراتی کوردستانە جیان بۆتەوە و تەنانەت مەسئولیەت و لە ئاستی بڕیاردانیش وجودیانە بووە بۆیە ئەتوانم بڵێم ئەم هەنگاوە کە لە لای پارتی دیموکراتی کوردستان زۆر گرنگی پێدرا ئێستا وەکو ناسنامەی لێهاتۆ بۆ پارتی و بۆ خەڵکی کوردستان یعنی ئێمە لە چالاکیە دیبلۆماسیەکان نایبینین کاتێک لە وڵاتانی تر یەکێک لەو کارتانەی کە بەکارێنیان یەکێک لەو خاڵانە لەو بابەتانەی کە زۆر باسەکرێ پێکەوژیانە لە هەرێمی کوردستان کە لەوانەیە لە خودی عێراقا ئێمە بینیمان لە ساڵەکانی پێشووە برا مەسیحیەکان وەکو غەدریان لێکرا لە شوێنەکانی تر بەڵام لە کوردستان جێگایان بۆ کرایەوە و ئیلا ئاخری بۆ نەتەوە و پێکاتە و ئاینەکانی تریش بەدڵنیایەوە جێگەی خۆشحاڵی ئەوە بزانم پارتی چۆن گاوێکی ناوە بۆ پاراستنی زمانی کوردی بۆ پاراستنی زمانی دایک کە ئەمە بەشێکی گرنگی دیکەی کولتورە لە لای ئێمە کە پێویست هەمومان گرنگی پێبین پارتی دیموکراتی کوردستان جگە لەوەی کە ویستێتی لە ڕێگای بڵاوکراوەکانیەوە پەیامی خۆی بگەێنێ و ئامانجێکی تری کاریگەری ئەوە بووە کە پاراستنی زمانی شیرینی کوردی بووە لە کۆمەڵێک هەنگاوی فعلی پراکتیکی ناوە لەم لایەنەوە هەر لە سەرەتاوە لە
دەرکردنی کۆمەڵێک ڕۆژنامە و گۆڤار کە لە خەبات و برایەتی و مەتین ئەزمەڕ کادر ئەمانە ئەوەی کە لە خەیاڵمە هەڵبەتە شتی کەش هەیە بەڵام ئەوانەی کە لە خەیاڵمە ئەمانە ئەو گۆڤار و نامیلکە و بڵاوکراوانە بوو کە پارتی دیموکراتی کوردستان لە سەردەمی شۆڕش و لە دواتریش گرنگی پێدا و زۆربەی زۆری ڕۆشنبیران و نووسەران لەوێ بابەتەکانی خۆیان بڵاوە کردەوە و دواتر پارتی دیموکراتی کوردستان کۆڕی زانیاری کوردی دامەزران. کۆڕی زانیاری کوردی کە جەنابی مەلا مستەفا بارزانی زۆر دەوریتیا هەبوو و زۆر پشتگیریەکردن بۆ ئەوە بوو کە زمانی شیرینی کوردی بپارێزرێت و جگە لەوەش ڕۆشنبیران نووسەران لە ناو ئەم ڕێکخراوەیە کۆ ببنەوە و بیر لەوە بکرێتەوە زمانێکی ستانداردی کوردی دروست بکرێت کە ئەمە خەوی چەندین ساڵەی پارتی دیموکراتی کوردستانە. بە تەمەنی من لە بیرمە لە ساڵانی ڕابردووە بیزاد لە کۆتایی نەوەتەکان و لە بیدایەتی 2000ەکانە پارتی دیموکراتی کوردستان هەنگاوی زۆری نابووەوەی کە لە ڕێگای زانا کوردیەکان ئەوانەی کە شارەزان لە زمانی کوردیە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان و شارەزایانی تری کوردی لە دەرەوەی کوردستانیش بانکران بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە زمانێکی ستانداردی کوردی بۆ نووسین بۆ بە تایبەتی بۆ نووسین و بۆ ئەدەبیات دابڕێژرێ لەسەر ئەو فکرەی کە زمانی کوردیش هیچ جیاوازی نییە لەگەڵ زمانە دەوڵەمەندەکانی تری جیهانە و زمانی کوردیش زمانێکی زیندووە زمانێکی دەوڵەمەندە بەداخەوە لەبەرەوەی کە داگیر کراوە و پارچە پارچە کراوە بۆیە نەتوانراوە زمانێکی یەکگرتووی هاوبەش لەسەر ئاستی سەرتاسەری کوردستان وجودی هەبێ. پارتی ئەو شانازیەی بەرکەوت کە هەوڵێکی هەرچەندە ئەم هەوڵە بەداخەوە تا ئێستا جێگای نەگرتووە بەڵام هەوڵی جدیداوە و یەکێکە لە خەونە هەرە سەرەکیەکانی جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە ئەمە ببێتە واقع و لە سەرتاسەری کوردستان یەک جۆر نووسین هەبێ لە ڕووی ئەدەبیەوە کە هەموو خەڵکی کوردستان لی تێبگە. بێگومان پارتی دیموکراتی کوردستان بە بەردەوامی لە هەوڵی ئەمادات و گرنگی پێدات. زۆر باش بزانم لە ئێستاە ڕۆڵی پارتی دیموکراتی کوردستان بۆ پشتگیری لە هونەرمەندان ڕۆشنبیران ڕووناکبیران چۆنە بینی چونکە لە ئێستا لە شاری سلێمانی بە تایبەت تر ئەگەر باسی شاری سلێمانی بکەین پارتی وەکو هەڵمەتێک مەسەلەن زۆر پشتگیری شانۆکاران زۆر پشتگیری هونەرمەندان ئەکات و ئەم ڕۆڵە چۆن ئەبینی تا چەند گرنگە کە پارتی دیموکراتی کوردستان ئەم پشتگیری زیاتر بێ بۆ هونەر و هونەرمەندان. اینجا من تۆزێکە گەڕێمەوە دواوە لە سەردەمی شۆڕشی ئەیلول و دواتریش پارتی دیموکراتی کوردستان بیری لەوە کردەوە ئەوانەی کە ئیمکانێتیان لە ڕووی خوێندن و نووسین و ئەوانەوە باش بوو خاوەنی شەهادەیەکی دیاریکراو بوون بیری لەوە کردەوە ئەیناردن بۆ دەرەوە بۆ خوێندن بە تایبەتی ئەو کات لەگەڵ یەکێتی سۆڤێت پەیوەندیەکی زەمالەی خوێندنیان بە خەڵکی ئەمادا زۆربەی زۆری کەوادرینی پێشکەوتوو مامۆستایانی جامیعی کە ئێستاش لە ژیانە ماوەن ئەو سەردەمەن کە پارتی دیموکراتی کوردستان پشتگیری کردوون و پێی وابوو ئەمانە جگە لەوەی کە ئەچن لە ڕێگای خوێندن و لە ڕۆگەی بەدەستێنانی شەهادەکەیانەوە خزمەتێک بە خەڵکی کوردستان و بە کوردستان ئەگەێنن لە هەمان کاتا وەکو باڵوێزێکی کوردیان لێ لەو شوێنانە بتوانن کە دەنگی خەڵکی کوردستان بگەێنن. لە ئێستادا
پارتی دیموکراتی کوردستان بە شێوازێکی فراوان پشتگیری لەوە ئەکات کە ئارەزووی هەیە بخوێنێت و شەهادەی بەرز بەدەست بێنێت. پارتی زۆر کاری کرد چ لەگەڵ حکوومەتی عێراقی و چ وەکو حکوومەتی هەرێمیش زۆر محاولەیە کرد لەگەڵ وڵاتانی تر بۆ ئەوەی کە زەمالەی خوێندن وەرگێ و لەم لایەنەشەوە سەرکەوتوو بوو چەندین قوتابی و خوێندکاری ناردە دەرەوەی کوردستان بۆ ئەوەی کە بخوێنێ. پارتی دیموکراتی کوردستان پێی وایە جگە لەوە ینی هەر توێژێک هەر لایەنێک ئەتوانێت بەلای خۆیەوە پەیامی خەڵکی کوردستان بگەێنێ لە ڕێگای وەرزش، لە ڕێگای هونەر، لە ڕێگا زانستیەکانی تر ئەتوانێت پەیامی خەڵکی کوردستان بگەێنە. بۆیە لە زۆربەی هەرە زۆری کۆڕ و کۆڕبەند و ئەو وەرکشۆپ و سمینارە نێودەوڵەتیانەی کە ئەنجام ئەدرێ لە زۆربەی هەرە زۆریانە کەوادر و خەڵکی کوردستان وجودی هەیە و بەشدارە بێگومان بە پاڵپشتی پارتی دیموکراتی کوردستان و بە پاڵپشتی کە ئەتوانم بڵێم ئێمە ینی پارتی دیموکراتی کوردستان موسسەیەکی هەیە بۆ پاڵپشتیکردن لەم بوارانە، چ لەسەر ئاستی بەشی ڕۆشنبیری و ڕاگەاندن، چ لەسەر ئاستی بەشی دراسات و توێژینەوە و ئەمانە کە ئەمە بەشێکی زیندوی پارتی دیموکراتی کوردستانە. یعنی لە ناو خودی خۆشیە باوەڕی بەو توێژینەوانە و بەو لێکۆڵینەوانە هەیە کە زانست خوازان یان توێژەرانی خانە بەردەم پارتی دیموکراتی کوردستانەوە. زۆر ڕاستە بزانم لە بواری مێژووە کاک مەریوان لەبەرەوەی ئێمە خۆتەزانی کە خاوەنی ڕابردوو هەم مێژوویەکی خوێناوین بەداخەوە چۆن بتوانین ئێمە ئەم مێژووی خۆمان نەوە بنەوە ئەم مێژووی خۆمانیان بخێنە بەردەست بیپارێزین ئەو مێژووی کە هەمانە ڕاستیەکان لە ناو مێژووان نەشێوێنرێ. پارتی دیموکراتی کوردستان چی کردە بۆ ئەمە بە تایبەت بۆ مێژوو؟ جەنابی سەرۆک بارزانی لە خۆیەوە دەستی پێ کرد. بارزانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان کە بە 5 بەرگ کەوتۆتە بەردەستی خوێنەران. ئێستا من بەرگی چوارەمە خوێنەوە ڕادیۆ زۆر یانی ئەتوانم بڵێم ئەمە بەشێکی گرنگی ئەوەیە کە ئەتوانین شایەتی ئەوە بدەین کە پارتی دیموکراتی کوردستان لەم لایەنەشەوە هەوڵی جدیدا بەداخەوە لە ڕابردووە گلەی ئەوە ئاکرا کە زۆربەی ئەو مێژووەی کە نووسراوەتەوەی کوردستان خەڵکی غێری کورد نووسیوێتەوە. بۆیە زۆر جار لەوانەیە زیادە ڕۆیی تیاکرابێ یان کەم و کوڕی تیاابێ و بارودۆخی سیاسیش زۆر جار لە مەسڵاحەتی کوردستان نەبووە. بۆیە وەکوڵێن قسەیەکی باو لە ناو مێژونووسان هەیە هەمیشە مێژوو لەگەڵ ئەو کەسانە بووە کە لە دەسەڵاتا بوون. ئەگەر ئەم قسەیە ڕاست بێ ئەوە کورد زۆر کەمی بەرەکەیە لەبەرەوەی کورد هەمیشە بەداخەوە چۆسێنراوەتەوە و لە داگیر کراوە و دەسەڵاتی داگیرکەران زاڵ بۆ بەسەر خەڵکی کوردستان و کوردستانیانە. بەڵام خۆشبەختانە لەم لایەنەوە کەم ئەتوانم بڵێم ئەگەر کەمیش کرابێ بەڵام دیارەوە ئێستا مێژونووسانی ئێستاوە خەڵکی بەتوانای ئێستا پەنایان بردوۆتە بەرەوەی کە جارێکی کە لەم بوارایە کار بکەن. پارتی دیموکراتی کوردستان نازانم تەسەورەکەم ئێوەش بەشداریتان کردبێ ئەو کات تەلەڤیزۆنی زاگرۆز بوو وازام کارمەندانی ئەوانیان ڕاستپارت بۆ ئەوەی کە ئەنسیکلۆپیدیایەک دروست بکەن لە ئەوانەی کە تێکۆشەر و خەباجێر و پێشمەرگە و لە خزمەتی شۆڕشی کوردیان کردووە ئەوانەی کە نەیانەتوانی خۆیان بنووسن بینووسنەوە ژیان نامی خۆیان بنووسنەوە. پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندنی خۆیەوە هەوڵی ئەوەیدا کە
ئێمەش بەرکەوتین لە سلێمانی کە تەسەورەکەم ژمارەیەکی زۆر کەم ماوێت لەوانەی کە پێشمەرگە بوون وە بەشدار بوون لە شۆڕشە ژیان نامەی خۆیان بنووسنەوە بخوێننەوە. ئەم پرۆژەیە هێشتا هەر ئیشی لەسەرەکرێ و جگە لەوەش ئێمە بینین و جەنابیشتان بینیوتانە کە زۆربەی زۆری جگە لە نووسەرەکانمان جگە لە مێژوو نووسەکان زۆربەی زۆری پێشمەرگەکانیش خەریکی نووسینەوەی ژیان نامەی خۆیانن کە لە نەتیجە توانین بڵێن ئەمانە لە کۆیە ئەبێتە بەشێک لە مێژووی خەڵکی کوردستان و ئەکرێ لە داهاتووە مێژوو نووسان سوود لەمە وەربگرن کۆی بکەنەوە و ببێتە بەشێک لە مێژوو. پارتی بڕوای وایە ئەوەی مێژووی نەبێ ئایندەی نییە مادام ئەم بڕوایە لە ناو پارتیە زەقە وە کاریگەرە کەواتە پارتی هەمیشە سوود لە مێژوو وەرەگرێ و باوەڕی بەو خەباتایە بەو تێکۆشانایە بەوە هەیە کە خەڵکی کوردستان کردوێتی بەڵام ئەم مانایوانە دیلی دەستی مێژوو بێ هەمیشە مێژوو وەکو فاکتەرێک کاری سوودی لێوەرەگرێ بۆی کە لە داهاتووە چی بکە پارتی بەم تێڕوانینەوە ئەڕوانێتە مێژوو نەک وەک ئەوەی کە ببێتە دیلی مێژوو ببێتە دەستەمۆی مێژوو مێژوو شتێکی وتەیەکی زانستیە کاڵێ هەر میلەتێک مێژووی نەبێ ئایندەشی نییە ئێستا ئایندەشی نییە ئێمە خاوەنی مێژووین خاوەنی مێژوویەکی کاریگەرین اینجا بە لایەنی سلبی و ئیجابیەوە ئێمە خاوەنین بەڵام پارتی دیموکراتی کوردستان هاوکارە و پشتگیرە لەگەڵ مێژوو نووسان لەگەڵ ئەوانەی کە شارەزان لە بواری مێژووە بۆ ئەوەی کە مێژووی کوردستان بە ڕەونەقی و بە جوانی وەکو خۆی بنووسێتەوە. زۆر بەرزام ڕۆڵی میدیا و کەناڵە کوردیەکان بۆ پاراستنی کولتور و ڕۆشنبێری لە دیدی پارتیەوە چۆنە بین؟ ئەوەی کە منەی بینم ئەو کەناڵانەی کە تایبەتن و پارتی سەرپەرشتیانەکە زۆر مقەیەدن بە پاراستنی کولتور و ڕۆشنبیری و ئەدەبیاتی کوردیانەی ساف لەگەڵەوەی کە تێبینی زۆریشی هەیە لەسەر ئەو کەناڵانەی کە لە ناو فەزای ئازادی کوردستانە پەخشی خۆیانەکەن کە هەندێک لەوانە بەداخەوە بەشێکن لە لە تەقلیدی خەڵکیکە کە ئەمەش بۆ خۆی کاریگەری دروست کردووە لەسەر هەرچەندە لەوانەیە ڕێگریکردن لەم جۆرە ڕەوتەش باش نەبێت لە بەرەوەی کە سەردەمەکە سەردەمێکی زۆر پێشکەوتووە یعنی ئەگەر تۆ ڕێگری لەم جۆرە بکەی خەڵک لە مۆبایلەکەیەوە توانێت شتی تر ببینێ بۆیە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو کەناڵانەی کە چ بینرا و چ بیسترا و چی خوێنرا و ئەوانە بەردەوامە لەسەر ئەو سیاسەتەی خۆی پەیڕەوە کات کە مقەیەدە و ئەتەکێتی کوردیانەی خۆی لەدەست نەدا. زۆر ڕاستە کاک مەریوان من ئەمڕۆ سوپاس دەکەم دەستخۆشی بۆ ئەوەی کە لای ئێمە میوان بووی سوپاس بۆ ئەو بابەتەی کە لەسەر گرنگی پێدانی پارتی دیموکراتی کوردستان لە بابەتی ڕۆشنبیری و کولتور پێشکەشی ئێمەت کرد من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت لە کۆتاییە شتێکت بیرچوو بێ یاخۆ شتێکم بیرچوو بێ خۆت ئاماژەی پێ بی. زۆر سوپاس دووبارە سوپاس بۆ دەرفەتەی ئێوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سوپاس. بێگومان خەباتی پارتی دیموکراتی کوردستان و هەشدەیە تێکۆشان زەحمەتە ئینسان بتوانێت بە چەند دەقەیەک یان چەند سەعاتێک گزارشتی لێ بکات بۆیە من هەمیشە ئاڵێم
ئەم جۆرە یاردانە پێویستی بە کەرنەڤاڵ و بە زنجیرە سمینار و وتار هەیە. هەڵبەتە لەم لایەنە شۆ خەڵکانێکی زۆر ئیشیان لەسەر کردووەوە بابەتی توێژینەوەش خراوەتە ڕوو و پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی خەبات و تێکۆشانی خۆیان کە بە حیزبی دایک ناسراوە دەیان و سەدان سەرکردە و کادری پێشکەوتووی لە سەرجەم لایەنەکانی کە ئێستا لە ساحەی کوردستانە خەباتەکەن لەم قوتابخانەیەوە پێگەیشتون و فێری کوردایەتی و فێری شۆڕژگەڕی بوون. بۆیە شانازیەکی گەورەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە خاوەنی ئەم هەموو دەستکەوتەیە بۆ خەڵکی کوردستان و وەکو قوتابخانەیەک وەکو زانکۆیەک بەشدار بووە لە پێگەیاندنی لەوانەیە ئەو شەهادەیی کە پارتی دیموکراتی کوردستان داوێتی بە بەو هەواڵانە بەو سەرکردانە شادەیەکی ئەکادیمی نەبێ، بەڵام شادەیەکە کە هیچی کەمتر نییە لە بڕوانامە ئەکادیمیەکان، چونکە ئەم بڕوانامەیە بڕوانامەی پراکتیکیە، بڕوانامەی بەشداریکردنی واقعیە، بڕوانامەی سەرکردایەتیە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان شەرەفی ئەوەی پێبڕاوە جگە لەوەش کە ئەم هەموو دەستکەوتەی خستوەتە ناو کوردستان و خەڵکی کوردستانەوە، پارتی دیموکراتی کوردستان خاوەنی هەزاران شەهید و دەریای خوێنە. بۆیە لێرەوە سڵاو و ڕێز بۆ خوێنی شەهیدان، بۆ کەسوکاری شەهیدان، سەری ڕێز و نەوازش لە ئاستیەوان دانوێنین. تەمەناکەم لە کۆتاییە ئەم یادە ببێتە، چونکە بەڕاستی سەرکەوتنی کوردستان بەهێزی کوردستان لە یەکڕێزی و لە یەکگرتوویە. بۆیە من تەمەناکەم کە ئەم یادە ببێتە هۆی ئەوەی کە کوردستان ببێت بە یەک هەڵوێست و بە ئارایی جیاواز، بەڵام لەسەر ئاستی پرسە نیشتیمانیەکان یەک وتار و یەک ڕەنگمان هەبێت. زۆر سپاس بۆ زۆر سپاس دووبارە بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ کاک مەریوان حەمەعەلی کە بەڕێزیان کۆمەڵ ناسن ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە باسمان کرد لەسەر گرنگی پێدانی پارتی دیموکراتی کوردستان لە بواری ڕۆشنبیری و کولتوری. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.